بۆ ئێمە لە یەکێتی نیشتمانی کوردستاندا خەڵکی تێکۆشەری ناوچەکەتان مایەی سەروەری و سەربەرزی هەموو خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانن چونکە ساڵی ڕابردوو لە راپەرینە مێژووی بێوێنەیەکەدا ئاگری شۆڕش و بلێسەکەی لەم شارە قارەمانە و لە دەور و بەرەکەی هەڵگیرزا و بەرپان کرایەوە. سەعات 9 بەرەبەیانی ڕۆژی 5 ئازاری 1991 خەڵکی ڕانیە بە پشتیوانی پێشمەرگە و ڕێخستنەکان دژی زوڵم و ستەم و زۆرداری ڕژێمی بەعز ڕاپەڕین. لەو کاتەشەوە ڕانیە نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێبڕا. ڕاپەڕینەکە خەڵک کردی بە پشتیوانی بەرەی کوردستانی کە لەلایەن یەکێتی نیشتمانی کوردستان بەڕابەرایەتی سەرۆک مامجەلال سەرپەرشتی دەکرا. ئەو بەیانیەی ڕانیە جیاواز بوو لە بەیانی و ڕۆژەکانی تر لە هەموو لایەکی شارەکەوە هاوڵاتیان و هێزەکانی پێشمەرگە ڕژانە کوچە و کۆڵان و شەقامەکان و لە ڕادیۆ و بڵندگۆی مزگەوتەکان خەڵکیان هاندەدا بۆ ڕاپەڕین دژی ڕژێمی بەعز. دوا بەدوای یەکەم زەنجی ڕاپەڕین لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕین هێزی پێشمەرگە و ڕێخستنە نهێنیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و جەماوەری ڕانیا هەڵیان کوتایە سەردام و دەستگاکانی ڕژێمی بەعس و تواندرا لە ماوەی چەند سەعاتێکدا سەرجەم شارەکە لە ڕژێم پاک بکرێتەوە. گەرچی بڕیار بوو لە 7 ئازاری 1991 ڕاپەڕینی گەلی کورد دژی ڕژێمی بەعز دەست پێ بکات، بەڵام ڕق و تووڕەیی دانیشتوانی ڕانیەی دەواازەی ڕاپەڕین و زوڵم و ستەم و زۆرداری ڕژێمی بەعز بەرامبەر بە گەلی کورد بووە هۆی تەقینەوەی تووڕەیی گەلی کورد بەرامبەر ئەو ڕژێمە داگیرکەرە و لە 5 ئازاری 1991 ڕاپەڕین لە قەزای ڕانیە دەستی پێکرد. دەستپێکردنی ڕاپەڕینی 5 ئازاری 1991 کە لە سەعات 9 بەرەبەیانی دەستی پێکرد و تواندرا تاکو سەعات 3 دوای نەوڕۆ سەرجەم شارەکە لە ڕژێمی بەعز پاک بکرێتەوە و لە هەمان ڕۆژدا ناحیەکانی چواقوڕنە و حاجیاوە و سەرکەبکان لە دەست ڕژێم ئازادکران. ئازادکردنی قەزای ڕانیە و دەوروبەری بە خوێنی گەشی چەند شەهیدێک کۆتایی هاتوو. لە ڕۆژی 5 ئازاردا ڕانیە نازناوی دەواازەی ڕاپەڕینی پێبەخشرا کە لە دوای ڕانیا بەڵێسەی ڕاپەڕین سەرجەم شارەکانی تری هەرێمی کوردستانی گرتەوە و ئەو ڕۆژە بوو بە ڕۆژێکی پڕشنگدار لە مێژوو گەلی کووردا دژی چەوسانەوە و داگیرکاری و دیکتاتۆریەتی ڕژێمی بەعز. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.